کاک دکتۆر کێشەی سەرەکی ئێمە ئەمەیە بەڕاستی ئەم ئەزانی چی ئێوێ هەرچیەک خۆی پێی خۆش بێ هەرچیەک حەزی لێ بێ بیکا و بڵێ وەڵای من حەقم بەسەر خەڵکەوە نییە خەڵک بار بۆ خۆی بڵێ ئەڵێ خەڵک بە من ڕازی ناکرێ ئەخ کاک دکتۆر ئەمە ڕاستە ینی تۆ هەر بۆ خۆ بژی ئەمە ڕاستە ئەزان چۆن کاکشکاتیان هەندێک شت تێ با ئێمە جیانکەینەوە ئێستا هەندێک دابوونەریتمان هەیە دواکەوتووە چەندەیە مەسەلەن بۆ نمونە تۆ گە زۆرینەی خەڵک ژن بە ژنەکە تۆ نابێ بیکی لەبەرەوە کۆمەلگا ناتوانێت بڵێ ئێمە زۆرینە ئیکەین تۆ بۆ نایکەی لەبەرەوەی نەتیجەکەی غەڵەتە لەبەرەوەی ژن بەژن نەتیجەکەی دەرکەوتۆ بۆمان یەکێکیان پتۆ دەبێ سیانەکەی تری شتێک بچن بۆ نمونە گەورە بە بچوو نازام شیربایی لە خوێندا هەندێک شتمان هەبوو غەڵەت بوو بەڵام وردەوە دەنەماوە زۆر بەدەگمن ماوە ئالێرەیە کەمینە لەسەر حەقا خۆ کە پێغەمبەرەکان درودی خوان لەسەر بێ شۆڕ ژێڕەکان ئەمانەی کە با بڵێن فکری جوانیان یەکێنە خۆ بەتەنیا خۆیان نوچەند کەسێکی کەمن کەمینەن بەڵام زۆرینە لەسەر غەڵەتن من باسی ئەوە ناکەم ئەم لە مەطعەما چێ بەدەستی نانەخوا بە کەوچکەی خوا بە چەتاڵی خوا بە دانیشتنانەوەیە لەسەر کورسیە ئەمە شتی ئازادی خۆیەتی ئەمە کۆمەڵگاقی نییە بەسەریەوانێ بەڵام مشکلەکە چییە کۆمەڵێ شتمان هەیە خاتونجان پیان دەڵێن وەکو مقەدەس وایە ینی پیرۆزە حتا نەتەوەی گرتوەکانیش حتا ئاینە ئاسمانیەکان هەمووی لەسەر ڕێکەوت مەسەن بۆ نمونە ڕێزگرتنی مافی مرۆ بۆ نمونە پێشێل نەکردنی مافی کەسانی تر تۆ ئازادی وەکو گوتم لە سنوورێکی دیاری کراوە مەسەن هاوکاریکردن دڵسۆزی بەوەفایی کۆمەڵی شتمان هەیە لێک نەترازانی خێزان خیانەت نەکردن ئەمانە هەموو کەس قیەمە ئێمە بێ بیپارێزین چکە کۆمەلگا بەوە مێنێ بەڵام ئێستا ئەم خاتونانە بەم جۆرە جلو بەرگەوە لە کۆمەلگای ئێمە کەواتە سەدان کچیتر لاساییانەکەنەوانێ مانایوە تۆ ئەگەر لەمە بێدەنگ بی هەر کەسێ بەکەی خۆی جل لەبەرکە خۆشزانی غەریزەی جنسی هەیە ئەم گەنجانە زۆر جارێمە کە ئەڵین ئافرەت خەتای خۆیەتی چونکە بە جلوبەرگەکەی وای لەم گەنجە کردو وای لێ بکە هەندی حاڵەتی خەتای کوڕەکەیە خەتای نەکەی کەواتە هەندێک شتێ خاتونجان ئەبێتە مای کێشە ئێمەمانی لەو کێشان دوورکەوینەوە ئەوە خۆی لەگەڵ خێزانەکە لەگەڵ مێردەکەی خۆیان ڕێکەوتوەرچیەکە بابیکە بەڵام تۆ بۆی هێنیتە ماڵی خۆمە ئاگرە بۆ ئەم شتانە لەبەرەوەی کەسوکاری قسە ناکەن لەبەرەوەی خۆیان مرتاحن پێیان وەخشەرنی هەر کەسێ مرتاح بێ بە شتێ سەرکەوتو بێ باوکەجان مرۆڤ نابێ چی حەزی لێیە بیکات بەڵام چی پێویستە بێ بیکات ئێمە نەفسی ئینسان ئەنواع شتی خراپی تایە هەتا خوای گەورە لە قورئانە باسیەکە نەفس ئەمارەت بسوء هەتا فرۆیدیش هەر لەوە من تاکیدم وەریگرتووە باسی غەریزاکە باسی ئەوە کات کە پڕە لە غەرایزی حیوانیە بێ ئاگامان لێبێ ئەگەر ئینسان کەسێتێکی بەقووەتی نەبێ منێکی بەقووەتی نەبێ نەفس لەوامەیەک نەبێ وەکو خوای گەورە لە قورئانە باسیەکە لۆمەی بکا و سەرزەنیشکا زەمیرێکی زیندوی نەبێ فەوتین کۆمەلگات تێگەچێ نبینی کۆمەلگای کوردی ڕۆژ بەڕەشی لێ هاتووە کوا ڕێژەی تەلاق لە ناو کووردا بەم شێوەیە بوو کۆمەلگای کوردی ئاوای لێ هاتبوو ئەم هەموو مدمین و ئالوودەبوونە بە مادەی هۆشبەر و بە نازام چی و ئەم هەموو خیانەتی زەوجیە ئێمە ئەزانین چەند خیانەتی زەوجیە کچی من ئێمە خوازمارێکی زۆری بەهۆی ئەوەیە کە ئەم ئافرەتە بە سادەی و بە بەسەتی خۆی بە دڵپاچی خۆی ئەم ڕەفیقی هێناوەم کشە بەڵام ئەو ئافرەتە مێردەکەی لێ داگیر کردووە لەخۆ هەموو کەسێکی وەک مێردەکەی تۆ خوشکی من نفسیەتی بە قووەت نییە ئیمانەکەی بە قووەت نییە ترسەکە لە دڵیا بە قووەت نییە ویژدانەکەی زیندوو نییە نەکرد بۆ تۆ ئێمە بۆ هەموو ئافرەتەکان ئەڵێن ئەبێ ئاگیان لە ناو ماڵی خۆیان بێت هەموو کەسێ مێنە ناو ماڵی خۆتەوە بە تایبەتیش تۆ زانی ئەم جلوبەرگەی لە بەم شێوەی ڕەفتارەکە بەڵێ